بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان هەرێک لە محەممەد شاع سوودانی و مەسرور بارزانی ڕێکەوتنێکی کاتیان لەبارەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان واژوو کرد بەپێی ڕێکەوتنەکە کۆمپانیای سۆمۆ 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە هەرێمی کوردستان هەناردە دەکە هەروە کورد پشکی جێگری سەرۆکی کۆمپانیای سۆمۆی پێدرێ وەلامان کاتیشدا هەژمارێک بۆ نەوت هەرێم دروست دەکرێت لە بانکی ناوەندی یاخود هەر بانکێک کە متمانی هەبێ لای عێراق و لەژێر چاودێری حکوومەتی عێراقی دەبێت و دەسەڵاتی خەرجکردن لای سەرۆک وەزیرانی هەرێم دەبێت ئەم ڕێکەوتنە کاتی تا پەسەندکردنی یاسای بودجەی عێراق یاخود پرۆژە یاسای نەوت و غاز لە پەرلەمانی عێراق لە بەرنامەی ڕۆ لەگەڵ بەڕێز عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان باز لە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە و کاریگەریەکانی ڕێکەوتنەکە وەچی بکرێت بۆ ئەم ڕێکەوتنە بکرێتە ڕێکەوتنێکی درێژخیان و کاریگەری لەسەر ئابووری و بژانەوەی ئابووری هەرێم و کێشەی موچەش چارەسەر بکات ئەم پرسانە تاوتوێ دەکەین مامۆستا بەخێر بن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەو ڕێکەوتنە کاتێککە کراوە بۆ هەناردەکردنەوەی نەوت دوای 9 ساڵ لە سەر بەخۆی ئەمە بڵێن کۆتایی هاتنی ئابووری سەر بەخۆی پێ دوایە ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی ناچاریش بوو کە لە سەڵاتدارانی هەرێم ئەنجامیاندا بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێزت کا حەکیم لە بینەرانی بەڕێزیش طبعاً سەرەتا ئەو ڕێگە ڕاستەکەیە بەڕاستی ڕێکەوتن لەگەڵ بەغدا چونکە مادەم ئێمە لە چوارچێوەی وڵاتی عێراقین بەپێی دەستوری عێراق هەرێمێکی فیدراڵین و من و تۆ ناچارین ناسنامەیەکمان پێ لەسەر نووسراوە جمهوری عێراق پاسپۆرتێکمانێ لەسەر نووسراوە جمهوری عێراق و ئێمە خاوەنی خۆمان وەکو دەوڵەت نین کەواتە بۆچی لە ئیمتیاز و داراییەکەی عێراق سوود وەرنەگرین ئەمە ڕێگە ڕاستەکەیە کە ئێمە دەدانە ساڵ بوو هاوارمانە کرد هەموو دڵسۆزان لە ناوخۆ و دڵسۆزەکان لە دەرەوە ئامۆژگاری دەسەڵاتدارانی حکوومەتەکانی یەکێتی و پارتیانە کرد بە سەرۆک و جێگرەکانیانەوە بە 4 کابینەی ڕابردووە تا ئێستا کە کۆتایی بەم شتە بێنن ناوتەن ناوە ئابووری سەربەخۆ و لە ڕاستیە و سیاسەتی وێرانکردنی ئابووری هەرێمی کوردستان و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بوو بەڵە بە دڵنیاییەوە ئەمە کۆتایی ئەو شتە بوو کە بووە هۆی برسیکردنی خەڵکی کوردستان کە بووە هۆی دواکەوتنی ژیانی خەڵکی کوردستان کە بووە هۆی داڕمانی ئابووری هەرێمی کوردستان کە بووە هۆی ئەوەی هەرێمی کوردستان نزیکەی 30 میلیارد دلار قەرزار بێ ئەمە بێجگەلەوەی کە هیچ بەرەو پێشچوونێکیش لە هیچ کەرتێکان نەبووە چونکە ئەکرێ کا حەکیم وڵات هەیە قەرزەکە بەڵام بۆ ئەوەی ژێرخانی و ئابووری وڵاتەکەی بیناکە ئەمان قەرزیان کرد لە کاتێکا بەردەوام ئابووری هەرێمی کوردستان پاشەکشەیە کرد و ژیانی خەڵک خراپترە بوو 30,000 پرۆژە وەستاوە و موچەی خەڵک دابش نەکراوە لە ماوەی ئەو 10 ساڵا بە ڕێکوپێکی نزیکەی 2 دانە ساڵ موچەی کام ئەمە بێجگەلەوەی دامەزراندن نەکراوە بێجگەلەوەی بێکاری زیاد بووە بێجگەلەوەی پارەی کەمەندامان نەدراوە بێجگەلەوەی پارە بە هەژارەکان نەدراوە هەموو ئەم زیانانە لەژێر ناونیشانی شتێکا بوو ناوی ئابووری سەربەخۆ بوو کە بەداخەوە ئەم زیانە زۆرەی لە هەرێمی کوردستاندا ئەمە ڕێگە ڕاستەکەیە کە بەڕێز خۆشحاڵی بە بڕیاری دادگاکە و بەو ڕێکەوتنەش من خۆشحاڵم کا حەکیم بە شتێک کە ژیانی خەڵک باشکە و بەداخەوە ئێستا یعنی من خۆشحاڵە بووم کە ئەگەر ئابووری سەربەخۆ بزەبت بۆ ژیانی خەڵک بواە داهاتی نەوتەکە بۆ خەڵک بێ داهاتی ناوخۆ بۆ ژیانی خەڵک خەرج بکرێ بەڵام کاتێک کە 10 ساڵ تێپەڕی و 10 دانە ساڵ دەرفەت درا بەلایەنەکانی دەسەڵات و بە سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتەکانیان بە 4 دانە کابینە کە نەوت بکەنە خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان و نەیان کرد و تەنها گروپێک لە خەڵکی استفادەی لێ کرد کۆمپانیا بیانیەکان لەگەڵ کۆمپانیەکانی خۆیان و ژیانی خۆیان باشتر بوو کا حەکیم لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە پرۆژە وەستاوە بێکاری زیاد بووە دامەزراندن نەبووە موچە نەدراوە بەڵام ئەوان کۆشک و تەلارەکانیان بە ئاسمانە زیاتر چووە پرۆژیان زیاتر بۆ تەنانەت کەناڵی گەورەیان دامەزران لە سایداتی نەوتای لە سای چییە ئەو پارە زەبەلاحانەی کە ئەوان خەرجیەکان پیجی فەیک و سپۆنسەر و کۆمەڵایەتەکان پارەی هایلایف ژیانی عەجیب و غەریب و لاسایی ئەو وڵاتانیانە کردەوە کە بەڕاستی با بڵێن 50-60 ساڵە تێر بوون لە داهاتی نەوت لە کاتێکا ئێمە خەڵکی کیمیاباران و شەهیدەکانمان و کەسوکاری شەهیدەکانمان چاویان لەوەیە بە 500,000 بژین کاک حەکیم بەڵە ئەم ڕێککەوتنە کاتی ڕێگە ڕاستەکەیە کاتیە باس تۆ بڕیارەکە ئەم بڕیارەی دادگای پاریس بە بڕیارێکی لە بەرژۆنی خەڵکی کوردستان وەسف دەکەی ئەگەر ئەوە نەبێ ئەم پرۆسەی ئابووری هەر بەردەوام دەبەوە چوونی بەڕێز بەڵە بەدڵنیاییەوە بەداخەوە کاک حەکیم کاتێک ڕێککەوتنە بوو
کە هەرێمی کوردستان دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە و بڕیار بەدەستانی پارتی و یەکێتی و بە تایبەت پارتی کە دۆسەی نەوت زیاتر ئەو ئەوان سەرۆکاتیان کردو هەمیشە یەکێتی جێگر بووە بەشدار بووە یەکێتی ئاگادار بووە و گۆڕانیش لە دوو کابینا بەشدار بووە چونکە وەزیری داراییان هەبووە ئەندامی لیژنەی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز بووە. ئەم ڕێککەوتنە کاتێک ڕێککەوتنە بوو لە 2013 حکوومەتی عێراقی کا حەکیم لە 2013 داوای چیە کرد؟ داوای 100,000 بەرمیلیە کرد. لە 2014 داوای 250,000 بەرمیلی کرد. لە 2015 هەر داوای 250,000 بەرمیلیە کرد. ئەمان تەسلیمیان نەیە کرد 250,000 بەرمیلەکە بۆ ئەوەی بودجەی تەواوەتی لە بەغداوە بێت. طبعاً کا حەکیم جیاوازی زۆرە لە بەهای 250,000 بەرمیل لەگەڵ ئەو بودجەی کە لە بەغاوە ئاهات. چونکە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان نزیکەی 100 ملیار دۆلار زیانی کرد بەهۆی نەهاتنی بودجە لە بەغداوە بە تێکڕا طبعاً. ساڵی وا هەبووە مەسەلەن 13 ملیار 14 ملیار ساڵی وا هەبووە هاتوۆتە سەر 10 ملیار بەپێی دۆخەکان لە بەغداوە. هەرێمی کوردستان 100 ملیار دۆلار زیانی کرد. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەرێمی کوردستان لە ناو خۆش بەهۆی فرۆشتنی نەوتەوە نزیکەی 30 ملیار دۆلار قەرزار بوو. قەرزەکە طبعاً بەشێکی زۆری هی موچەخۆرانە و هی کۆمپانیاکانە و هی زیانی کە لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکدای لە بێ ئومێدکردنی خەڵگەوە هەر بەپارە هەژمار ناکرێتەوە. یعنی برسیکردنی خەڵک چۆن قەرەبووە کرێتەوە. خانەنشینێک کە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵ چاوەڕێی کرد موچەکەی وەرگێ و وەری نەگرد و کۆچی دوایی کە دەمە چۆن قەرەبووە کرێتەوە. چۆن قەرەبووە کرێتەوە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت نەتوانی 150,000 دیناری پێ بدەیت. ئەمانە قەرەبوو ناکرێتەوە. پاشان تێکشکاندنی نەفسیەتی ئینسانی کورد ئەمە چۆن قەرەبووە کرێتەوە ناکرێتەوە. ئەمانە بەداخەوە سوور بوون لەسەر سیاسەتە هەڵەکەیان دەرەنجامەکەی ئەوە بوو کە هەرێمی ناچاری بوو تەسلیم بوون بوو ئەگەر ناچاری نەبوویدیان کە دەم ڕێکەوتنە هەرچەندە بەڕێز وتت ئەمە ڕێگا دروستەکەی کە دەبێت بەس بە ناچاری کردیە ئەمە ڕێگا دروستەکەیە بەڵام کاتێک ئەمانتوانی ئەمە ڕێککەوتنە و حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بژاردەیەکی باشیان هەڵبژارد بووە ساڵانی ڕابردوو بەر لەوەی دادگای فیدراڵی بڕیار بدا. طبعاً محکەمەی پاریسیش پشتی بەڕاستی بە دادگای فیدراڵی بەستوەکە حەکیم ئەساسی با بڵێن گۆڕانکاری لە دۆسیی نەوتی هەرێمی کوردستانە بە جۆرێک کە حکومەتان و کۆمپانیەکان و وڵاتان و یاسانێ و دەوڵەتیەکان مامەڵەی لەگەڵا بکەن بە بڕیاری دادگای فیدراڵیە. هەموو یاسا دەولیەکان و لە هەر وڵاتێکی دنیاش بە دوو تەرەفی عێراق و هەرێمی کوردستان و هەر تەرەفێکی تر لە کێشەی دۆسیی نەوتا بگەڕێنەوە بۆی بڕیاری دادگای فیدراڵیە. طبعاً پێش بڕیاری دادگای فیدراڵی هەرێمی کوردستان اختیاری هەبوو خۆی نەوتەکەی بفرۆشێ یا لە ڕێگەی سۆمەوە بیفرۆشێ. ئەمەی نەکرد. ئێستا هەرێمی کوردستان اختیاری لە بەردەسان نییە. بۆری نەوتەکەیان لەسەر گرتنەوە نەیانتوانی بە هیچ ڕێگەیەک بیفرۆشن بە ناچاری ئێستا لەگەڵ بەغدا ئەبێ طبعاً بە لاوازی بەداخەوازی ئەی پرۆتۆکۆڵەت پێ چۆن بوو پێش زۆر ئەوان تاکیدان لەسەرەوە دەکە دەبێ عەلەمی کوردستان هەبێ و وەکو شاندێکی فەرمی ماوەڵانە گەڵا بکرێ. ئەو پرۆتۆکۆڵەت کەت پێ چۆن بوو خۆی بەڕاستی هەرچی شتێکی شکلی لە سمعەبێ بۆ خەڵکی کوردستان گرنگە. لە هەرێمی کوردستانە لە عێراقا هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە زمانەکەی دەستوریە و زمانی فەرمیە ئاڵاکەی دەستوریە و فەرمیە مەفروض وایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەم 10 ساڵە کە شەڕی بەرمی لە نەوتێکیان کرد کە قازانجی خۆیانی تیابوو شەڕی ناوچە جێناکۆکانیان کردایە شەڕی کەرکووکیان کردایە شەڕی مادەی سەوچلیان کردایە شەڕی ئەوەیان کردایە کە لە بەغداوە هەڵەبجە قەرەبوو بکرێتەوە لە بەغداوە ئەنفال قەرەبوو بکرێتەوە لە بەغداوە کە سوکاری شەهید قەرەبوو بکرێتەوە شەڕی ئەوەیان بکردایە هێزی پێشمەرگەی کوردستان هاوشەوەی سوپای عێراق موچەی هەبێ پڕچەک بکرێ ببێتە خاوەنی چەکی پێشکەوتوو هیچ ئەمانەیان نەکرد. بۆیە یعنی ئەم بابەتە شکڵیانە ڕاستە یعنی بە جۆرێک لە جۆرەکان کەمیە بۆ هەرێمی کوردستان بەڵام دوجار ئەوەی گرنگە ژیانی خەڵکە. باشە لەسەر ژیانی خەڵک قسە دەکەین بەس میدیاکانی دەسەڵات پێشتر بۆنە زۆر باسییان لەوە دەکرد ئابووری سەر بەخۆ دەمانگەێنێ بە سەر بەخۆی کوردستان. ئێستا ئەمڕۆ دەڵێن دووبار ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی مێژوویە دوڕووی زۆر دەبینی لە بەرپرسەکان لە میدیاکانیان ینی پێشتر باز دەکە کە نەوتەکە تەسلیمی عێراق ناکەنەوە. وەڵی ئەم سیاسیانەی لە هەرێمی کوردستانە هەندە سەڵاتدارەکان کاک حەکیم لە سیاسی هیچ وڵاتێک ناچن. یعنی زۆر ئاساییە لە وڵاتان و سیاسی هەڵەیەکە حکوومەتەکەی هەڵەیەکە
دوای بە خەڵکەڵێ هەڵم کرد و داوای لێبوردنەکەم. ئێستا باجی هەڵەکە بە ئازایەتی و پاڵەوانێتی بە خەڵکە فرۆشتنەوە بەداخەوە. 10 ساڵ خەڵکیان برسی کرد، 10 ساڵ سیاسەتێکی هەڵەیان گرتە بەر، 10 ساڵ خۆیان باجیان نەدا، خەڵک باجەکەیدا. ئێستا دۆخێک هاتۆتە پێش کە بەشێک لەو برینە چارەسەرەکە کە بە ناچاری چوونەتە ناو ئەو قۆناغەوە وەگوتم لە 2013 بەڵە 2013 بژاردە بوو ڕێکەوتن لەگەڵ بەغدا، 2014 بژاردە بوو، 2015 بژاردە بوو، 16 بژاردە بوو، بەڵام لە دوای گرتنەوەی بۆریەکە بژاردەیەکی تری نەبوو. هەرێمی کوردستان لەکوێوە نەوتەکەی ئەفرۆشەکە تورکیا نەوتەکەی لەسەرگرتەوە. بۆیە ئەمە ڕێگە ڕاستەکەیە. خۆزگە قەت ئێمە چاومان لەوە نییە کا حەکیم، چکە بەڕاستی ئەمەشی کە ئێستا هەیە ئەوە نییە کە ئێمە دڵمان پێی خۆشە. بۆ ڕاستە بە جۆرێک لە جۆرەکان دەواازەیەکە بۆی تۆزێک خەڵک هەناسە بە موچە وەکو خۆی لە کاتی خۆیان بدرێ و حکوومەت ئەتوانێت التیزام کا بە دەستپێکردنەوەی بەهۆی هاتنی بودجە لە بەغداوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و ئەتوانرێ هێندێ دەرگای دامەزراندن بکرێتەوە، دەرگا بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان بکرێتەوە. بەڵام لە ڕاستیە وجهە نەزەری ئێمە ئاوایە هەرێمی کوردستان پێش ناکەوێ هەتاوەکو ئەم جۆرە سیاسەتە و ئەم جۆرە سیاسیانە بەڕێوەی برن. گۆڕانکاری ڕیشەیی لە ناو خۆی هەرێمی کوردستان ڕوونەدا. هەرێمی کوردستان هەر ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین موچە ئەدرێ و نادرێ و بەو جۆرە. ڕاستە ڕێکەوتن لە بەغداوە ئەکرێ بە مەرجی پابەندی هەردوو لە ئەکرێ ببێتە هۆی ئەوانەی کە باسم کرد. بەڵام ئەوەی کە من و تۆ چاوەڕێیەکەین و خەڵک چاوەڕێیەکا و ئەبێ لە ئاستی زامی هەڵەبجا بێ لە ئاستی زامی ئەنفالا بێ لە ئاستی کەسوکاری شەیدانا بێ ئەبێ ژێرخانی ئابووری دروست بکرێ بەڕاستی بەدەسەڵاتدارێ ناکرێت. چاوی لەوەیە سەروەت و سامانی ئەم میلەتە بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێ. ئەبێ سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە بگۆڕێ، ئەبێ دەسەڵات بگۆڕێ، ئەبێ ئەم دوو حیزبەی حکومڕانیەتی بگۆڕێن بۆ ئەوەی داهات بچێتە خزمەتی خەڵکەوە، چه داهاتی ناوخۆ چ ئەوەشی لە بەغداوە. بەس چی بکرێ سام ڕێکەوتنێکی کراوە، ڕێکەوتنێکی کاتیە بۆ هەناردەکردنەوەی نەوتە. هەرچەند لە پرۆژە یاسای بودجێ عێراقیش کۆمەڵێک بەندی تێدایە بۆ نمونە هەرێم 400,000 بەرمیل نەوت هەناردە بکات، پاکتاوی لایانی دارایی هەرێم و بەغداد بکرێت، حسابێکی بانکی بۆ نەوتێرێم دروست بکرێت. چی بکرێ بۆ ئەم ڕێکەوتنە کاتیە ببێتە سەرەتایەک بۆ ڕێکەوتنێکی درێژخەیانتر لە یاسای بودجە لە پرۆژە یاسای نەوت و غاز؟ طبعاً با خاڵی یەکەم ئەوە باسکەین بۆچی ئەم ڕێکەوتنە گرنگە. باش یەکەم ئەم ڕێکەوتنە گرنگە لەبەرەوەی لەمەودا داهاتی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی 1 دیناری هیچ کۆمپانیایەکی لێ ببدرێ ئەچێتە حساب بانکیەکەوە کە ئەم حساب بانکیە لەژێر چاودێری هەم عێراق هەم هەرێمی کوردستان، هەم دیوانی چاودێری دارایی عێراق هەم دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستانایە. واتە ئەکرێ خەڵکی کوردستان لانی کەم ئەوانەی ئیشمان چاودێریە پەرلەمانتار لە بەغدا لە کوردستان و بەداخەوە لە کوردستان تەمەنی یاسایی پەرلەمان بەسەر چووە و دیوانی چاودێری دارایی هەرێم چاودێری ئەم ژمارە بانکیە بکەین داهاتەکە بە سافی بگەڕێتەوە. ئەوە خاڵی یەکەم کە ئەمە کاک حەکیم ئەمە تاوان بوو دەرحەق بە هەرێمی کوردستان کە ئەمانە لە 15 ساڵی ڕابردووانەیان کرد. بەپێی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ژمارە 7 ساڵی 2022 ئەبوو سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان دروستکەن. لە 2007 ئەو یاسایە دەرچووە دەسەڵات ئامادە نەبوو ئەم ئەژمارە بانکیە بکاتەوە کە ئێستا بەغدای کاتەوە. لە 2015ەوە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان دەرچووە ئامادە نەبوون ئەم ئەژمارە بکەنەوە. نەوتی هەرێمی کوردستان و داهاتەکەی و پارەکەی و فرۆشتنەکەی هەمووی لە دەستی دەڵاڵی بێگانە بوو و یەک کەس لە هەرێمی کوردستانە نێزانی ئەم پارەیە چەندە و چۆن خەرجەکرێ و بۆ ئەوەندەیە و بۆ بەرمیلی بۆەوەندە فرۆشتە. ئێستا ئەمە خاڵی یەکەمە ئەم کردنەوەی ئەم ئەژمارە بانکە بە پێی ڕێکەوتنەکە و بە پێی پرۆژەی یاسای بودجەی حکوومەتی عێراقی ئەژمارە بانکەکە لە ژێر چاودێریایە و هەموو کەسەی زانێەوە. خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان بە پێی نرخە جیهانیەکان ئەفرۆشێت لەمە دووە وەک چۆن $13 کەمتر لە نرخی سۆم $21 کەمتر، هێندێ حاڵەت $15، هێندێ باشترین حاڵەتی جیاوازیەکە $8 بوو لەگەڵ نرخە جیهانیەکانە. ئێستا بە پێی ئەم نرخەی کە ئێستا هەیە
بەم ڕێکەوتنەی کە ئێستا هەیە لەمە دووە سۆمۆ چۆن نەوتی بەسرا فرۆشێ بە نرخە جیهانیەکە هەر ڕۆژە نرخە جیهانەکە چەنە ئەوەندە لەمە دووە نەوتی هەرێمی کوردستان ئەکرێ بەو نرخە بفرۆشتێ ئەوەش قازانجێکی تر واتە خەڵکی هەرێمی کوردستان لە هەر بەرمیلێک طبعا خەڵکی هەرێمی کوردستان و تەنانەت بۆ جێی عێراقیش لە هەر بەرمیلێکی نەوتی هەرێمی کوردستان 10 تا 12 تا 13 تا 15 دلار قازانجەکە یعنی هەر بە گواستنەوەی بۆ سۆمۆ خاڵێکی تر بۆری نەوتی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەو نەوتەی کە کەرکووکی نەوتی ئەو بۆریە کە نەوتی کەرکووکیە گواستەوە بە $1.5 هی هەرێمی کوردستانی بە 12-13 دلار گواستەوە چ لە ناوخۆی هەرێم چ لە تورکیا لەمە دووە لە کەرکووکەوە تا بەندەری $1.5 بەڵە لەمە دووە سۆمۆ ئەکرێت پیاچونەوە بەو ڕێکەوتنە بکە کە کرێی بۆری هاوشێوەی نەوتی عێراق بێ وەک چۆن بەرمیلێک نەوتی کەرکووک $1.5 بە بۆری هەرێمی کوردستان بۆ نەوتی هەرێمی کوردستان یعنی لەمە ژەزانی چەنەگەڕێتەوە بە ساڵانە نزیکەی 500 تا 600 ملیۆن دلار ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان 618 ملیۆن دلاریانداوە بە تورکیا هەرێم خۆی بە هەردووکی نزیکەی $1.5 ملیار و 400 ملیۆن دلار بەس کرێی بۆری نەوت بوو لەمە دووە ئەو کرێ زۆر کەمە بێتەوە واتە بەس بەم ڕێکەوتنە کاتیە هەرێمی کوردستان دوو قازانجەکە پاشان ئەگەر ئەم ڕێکەوتنە با بڵێن کە ئێستا ئەبێتە هۆی ئەوەی نەوتی هەرێمی کوردستانی بێ بفرۆشێ ببێتە بەشێک لە پرۆژە یاسای بودجە ئەوسا ئەکرێ خێر و خۆشی ڕوو لە هەرێمی کوردستان بکە بگەڕێنەوە بۆ سەردەمیزیانە خێر خۆشی ڕوو لە هەرێم دەکە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم چی بکەن بەغدا چی بکە یاسای بودجە چۆن پەسەند بکرێ طبعا بەڕاستی لە پرۆژە یاسای بودجە هێندێ مەرجی تایە ئەبێ هەردوو لا ئەو مەرجانە جێبەجێ بکەن خاڵی یەکەم ئەبێ هەرێمی کوردستان پابەند بێ بە هەناردەکردنی 400,000 بەرمیلی ڕۆژانە بەڵێ لە خاڵی دووەم ئەوەیە کە سۆمۆ سەرپەرشتی فرۆشتنەکەیەکە بەڕاستی قازانجمانە ڕوونمان کردەوە کە بۆچی قازانجمانە خاڵی سێم ئەوەیە ئەبێ دیوانی چاودێری دارایی عێراق بە هاوکاری دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان وردبینی لە حساباتی 2004 تا 2022 هەرێمی کوردستان بکە بەداخەوە ئەلێرا عەرقەلەی گەورە هەیە کاک حەکیم هەرێمی کوردستان لە 2013ەوە بە نایاسایی هەموو خەرجیەکی کردووە بۆ زانیاریت بەڵە بۆ زانیاریت یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە دیوانی چاودێری دارایی 2 دانە ساڵە خەریکە تا ئێستا راپۆرتی کۆتایی نەداوەتە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بڵێ من ئەم خاڵەمان جێبەجێ کرد لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستانە بەهۆیەوەی هەرێمی کوردستان یاسای بودجەی نەبووە واتە کاتی عێراق هاتووە و توێتی کاکە ئێوە لە 2000 مثلەن 13 14 15 16 ئەم دامەزرانانە چۆن کراون هیچ یاسایەکی بودجەیان نەبووە و ئەم داهاتانەتان چۆن کردوەوە یاسای بودجەیان نەبووە ئەم خەرجیانەتان چۆن کرد یاسای بودجەی نەبووە ئەمانە هەمووی بەڕاستی بۆ حکوومەتی عێراق شۆکە چونکە هەر وڵاتێک مؤسساتی هەبێ ئێمە ناڵێن لە عێراق گەندەڵی نییە عێراقیش وڵاتێکی گەندەڵە بەڵام هێندێ سیمای دەوڵەتداری هەن ئەمانە ئەساسیاتی کاری دەوڵەتدارین لە عێراق تا ئێستا ئەمە ژیدارەی پێکرێ مەسەن قانونی دارەی مالی هەیە بۆ نمونە یاسای بودجە هەبووە ئەو ساڵەشی بەهۆی شەڕەوە بەهۆی دۆخێکی ناساییەوە یاسای بودجە نەبووە یەک لەسەر 12 ساڵی ڕابردوو کە هەر دۆخێکی یاساییە بەکار هاتووە لە هەرێمی کوردستان لە 2014ەوە هیچ یاسایەکی بودجە نییە 9 دانە ساڵە واتە هەرچی تەسەڕوفیان کردووە ئەنجومەنی وەزیران بە پارەوە چ کۆکردنەوەی چ خەرجکردنی و چ زیادکردنی باج و ڕسومات و ئەو تەسەڕوفانی کردووە هەر هەمووی نایاسایی بووە ئێستا ئەم کارە نایاساییانە ڕێک ناکرێنەوە ئاسان نیە ڕێککردنەوە بۆیە ئەمە یەکێک لە لەمپەرەکانە کاتێک ئەم هەرێمی کوردستان ئەمانەی جێبەجێ کرد بەغداش پابەندە بە بودجەی لە ساڵ 12.6 و ئەگەر داهاتی هەرێمی کوردستان لە نەوت و نیوەی داهاتی گومرگ و ناوخۆ بەشی نەگەشتا و ئاستە حکوومەتی عێراقی تەکمیلەیەکە کە ئەمە بەڕاستی بەزەوەی کردیان ڕاوێستا بۆ بودجە بۆ موچە باسەرتا بۆ موچە قسە بکەین بۆ موچە و بۆ خەرجی 13 تریلیۆن دانراوە 13 تریلیۆن بەشی موچە بۆ تەشغیلی 13 تریلیۆن بۆ تەشغیلی کە موچە و خەرجی حکوومەت کە موچە و خەرجیەکە باشە بەشی لە موچە زیاترەوە 1 تریلیۆنیشی زیاترە لە موچە و خەرج 1 تریلیۆن بەس ئەو 13 تریلیۆنە بەڵە باشە 2 تریلیۆنش بۆ پرۆژەکان بۆ پرۆژەکان تەرخان کراوە بەرەپارێکی باشە چونکە ئێستا پێشتر لە 3 ساڵە حکومەت وتی 840
ملیاریان نزیکی تریلیۆنێکیان بۆ پرۆژە خەرج کرد لە 3 ساڵە ئەمە شتێکی باشە وا دەکات کاک حەکیم ئەم پێشنیارەی کە ئێستا لە پرۆژە یاسایی بودجێ حکوومەتی عێراقیا هەیە کە 16 تریلیۆن دینارە باش بۆ بودجێ هەرێمی کوردستان ئەزانی چەندی زیاترە لەو بودجەی لە 2013 ناردیان 3 تریلیۆنی زیاترە خۆتەزانی تا 2013 2011 2013 بودجە لە بەغداوە هات هەرێمی کوردستان نەک هەر موچەی لە کاتی خۆیان ئەدا نەک هەر پلە بەرزکردنەوە بەردەوام بوو و تەنانەت پرۆژەکان و دامی بێکاری و تەنانەت هاوکاری و تەنە هاوکاری جوتیار و پیشەسازی و کرد قەرزەدرا بە خەڵک و سولفەی زەواج و سولفەی بینا و دروستکردی خان و ئەمانە هەمووی هەبوو ئەو پارەی لە بەغداوە هات 13 تریلیۆن بوو ئێستا ئەو پارەی دانراو بۆ هەرێمی کوردستان 3 تریلیۆنی زیاترە لەوەی 2013 ئەوە 16 تریلیۆنەکە ئەوە داهاتی ناوخۆ چۆنە داهاتی ناوخۆ مەزن دەکەی بنزیگەن لەگەڵ ئەو 16 تریلیۆنی ناوخۆ لە عێراق لەگەڵ داهاتی ناوخۆ دەبێت بە چەند بوونمونە طبعا داهاتی ناوخۆ مانگانە بەلای کەمەوە 500 میلیارد دینارە لە هەرێمی کوردستان ئەگەر 200 تا 250 میلیارد دیناریشی بچێت بۆ بەغدا ئەوە 250 میلیارد دیناری مانگانەی ئەمێنێتەوە واتە نزیکەی 2 تریلیۆن دینار داهاتی ناوخۆشمان هەیە لەگەڵ 16 تریلیۆنەکەی بەغدا 18 تریلیۆن دینار کاک حەکیم بەڕاستی هەر کەسێک زەڕەیەک کوردایەتی تیابێ زەڕەیەک ویژدانی هەبێ زەڕەیەک ڕەوشتی حکومەتداری تیابێ ئەم ڕێکەوتنە جێبەجێیەکە و ئەچێتە ژێرباری چونکە ئەمە هەرێمی کوردستان ئەبوژێنێتەوە بەڕاستی گۆڕانکاریەکی ڕیشەی لە ئابووری هەرێمی کوردستانە ئەهێنێتە کایە و هەر کەسێک ببێتە لەمپەر لە بەردەم ئەم ڕێککەوتنە لە بەردەم ئەم پرۆژە یاسای بودجە لە بەردەم ئەم پارەیە کە بێت بۆ هەرێمی کوردستان گەورەترین خیانەتی بە خەڵکی کوردستان و گەورەترین تاوانی لە بەردەم خوای گەورا کردووە بۆ کاک حەکیم دەتوانێت چی بکرێ بۆ نمونە 18 تریلیۆن دینار ئەتوانێت چی بکرێت ئێمە مانگانە نزیکەی هەرێمی کوردستان 900 میلیارد دیناری پێویستە بۆ موچە نزیکەی 100 میلیارد دیناریش بۆ خەرجی وەزارەتەکان و فەرمانگەکان ئەوە چەند ئەوە 1 تریلیۆن دینار وایە زەربی 12 مانگ ئەوە 12 تریلیۆن ئەوە 12 تریلیۆن بۆ موچە و بۆ خەرجی حکومەت 12 تریلیۆن دینار بۆ موچە بۆ خەرجی حکومەت هەتا 18 تریلیۆن دینار 6 تریلیۆن دیناری زیادە 6 تریلیۆن دینار کا حەکیم ئەزانی چی پێکرێ لە ڕێگەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەر و مامۆستا دەست پێکاتەوە باشە طبعا پێشتریش پاساو نەبوو بەڵام ئێستا مادەم بودجە لە بەغداوە بێت ڕوونە دیارە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بە سیستەمێک موچە پاشەکەوت کراوەکانە بێ بگەڕێنرێنەوە بۆ فەرمانبەران خاڵی سێیەم دامەزراندن ڕێژەیەک دەست پێ بکاتەوە خاڵی چوارەم گرێپەست نامێنێ 15 ساڵ تەمەنی خۆی لە گرێبەسایەتی بەخەرج بدا خاڵی پێنجەم 3000 پرۆژە دەست پێکاتەوە بەچی بە تەرخانکردی مانگانە تەنها 100 میلیارد 200 میلیارد 300 میلیارد دینار بۆ پرۆژەکان بەڵێندەرەکان دەسەکەنەوە بە تەواوکردنی ئەو پرۆژانەی لە 2013 وەستاون لە 2014 وەستاون کا حەکیم 3000 پرۆژە لە هەرێمی کوردستانە وەساوە ئەزانی پرۆژەی چین پرۆژەی زەڕوریاتی خەڵکی ژیانی خەڵکی کوردستانن شەقامە ڕێگاوبانە بە شێوەیەکی گشتی پارکە نەخۆشخانەیە قوتابخانەیە سەوزاییە هەموو پرۆژەی ئاوە پرۆژەی کارەبایە پرۆژەی هەموو ئەم پرۆژانەی کە خەڵک ڕۆژانە پێویستێتی ئەکرێ بەم پارێ دەست پێ بکاتەوە خاڵێکی تر ئەکرێ قەرزی خانوبەرە دەست پێ بکاتەوە قەرزی زەواج و هاوسەرگیری دەست پێ بکاتەوە ئەکرێ هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان ئەوانەی تا ئێستا تۆماری نزیکەی 30,000 منداڵی نابینا و شەلل دەماغ و داون و ئۆتیزم 12 ساڵە چاوەڕێن ئەوانە موچیان دەست پێ بکات وەکو عێراق هاوکاری هەژارەکان ئەکرێ و پاشان کە ئەمە کرا ئۆتۆماتیکی بێکاری کەمە بێتەوە 600,000 گەنج ئیشی دەسەکەوێ و بازار ئەبوژێتەوە بۆیە ئەڵێم هەر کەسێ ببێتە لەمپەر لە بەردەم ئەم ڕێککەوتنە و ئەم پرۆژە یاسای بودجە و هاتنی ئەم پاران لە بەغداوە هەرێمی کوردستان بێ دەسەڵاتدار بێ لە هەرێمی کوردستان یا بەغدا بەڕاستی گەورەترین خیانەتی کردووە کاک حەکیم بەغدا یعنی خێرمان پێ ناکە ئێمە هەرێمێکین لە چوارچەوەی عێراقا بەپێی دەستور
ئەرکی خەرجی و بودجەمان لە بەغدایە بەپێی دەستور بەرپرسیارەتی بەغدایە و پاشان لە چوارچەوەی بەرپرسیارەتەکانی دەستورە لە چوارچەوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانی کوردستان و یاساکانەوە ئەبێ باشترین ڕێگە بدۆزێتەوە بۆ خەرجکردنی ئەم پارە. مامۆستاجێکەوەش بزانم 2 تریلیۆن و 400 میلیارد بۆ حەقدەستی کۆمپانیەکان دانراوە تریلیۆنێک بۆ خەرجی حاکیمە بۆ دەرمان و خۆراکۆنش دانراوە. کاک حەکیم طبعاً یەکێکی تر لە سوودەکانەوەی لە خەرجی حاکیمە سیادی ئیسیفادەیەکە هەرێمی کوردستان پاشان لە هەندێک خەرجی تر کە خەڵک هەر نایزانێ بۆ نمونە ئەو پارانەی ساڵانە لە یاسای بودجادانرێ بۆ حاڵەتی لە ناکاو هەرێمی کوردستان دەتوانێت کاتێ حاڵەتێکی ناکاوێتە پێشەوە داوای ئەو پارانە بکە خوانەخواسە بوومە لەرزەیە لافاوێکە کارەساتێکی سروشتیە وشکە ساڵیەکە هەرێمی کوردستان لە 10 ساڵی ڕابردووە سندوقێکی خاڵی بۆ کارەسات و کێشەی لە ناکاوی هەبوو لە هەولێر 2 دانە ساڵ لەسەر یەک لافاو زەرۆرزیانی گەورەی بە خەڵکی کوردستان گەیان هیچ کەس قەرەبوو نەکرایەوە لە هێندە شاری تریش بامانشەوە ئەگەر لەگەڵ بەغدا پەیوەندیەکی باشت هەبێ یاسای بودجە جێبەجێ بکەی ئەرکەکانت جێبەجێ بکەی ئەتوانی لەو جۆرە پارانە پاشان بۆ نمونە ئەتوانرێت بە لقی بانکەکانی ڕافیدەین و بانکەکانی تری عێراقی حکومی لە هەرێمی کوردستان شارەکانە بکەیتەوە کە قەرزەدەن بە خەڵکیەدەن بۆ خانووکردن بە خەڵکیەدەن بۆ ئۆتۆمبیلکڕین بە جوتیاریەدەن بە پرۆژەی ئەدەن ئەمانە هەمووی بۆ خزمەتی خەڵکی کوردستانە بەڕاستی ئەتوانێت بەم میکانیزمە و بەم بەجێبەجێکردنی ئەم یاسای بودجە و ئەم ڕێککەوتنی داهاتووتر تەبعاً ئەم ڕێککەوتنە کاتیە هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی گەشانەوەی گەورەوە. باشە بەس سەبارەت بە ئەو قۆناغی یەکەم لەسەر هەناردەکردنەوەی نەوتە بۆ فرۆشتنەکەی کە بەڕێزوتت لە ڕێگەی سۆمە و فرۆش قازانجی $13 $12 دەکرێت لە هەر بەرمیلێ ئەی نابێ گرێ بەستە نەوتەکان نابێ ئیدارەدانەکەی لە ناوخۆ و چۆن ینی لە ڕووی بانزین لە ڕووی غاز نەوتی سپی وەکو عێراقی لێ دەبێت چی بکرێ بۆنەوە کاک حەکیم کە تۆ بەتایبەت یاسای بودجە تەفاسیلی زۆری تایە یعنی من قانونی ئیدارەی مالیشم خوێندووەتەوە لە قانونی ئیدارەی مالیشە باش هەرێمی کوردستان پابند کراوە بەوەی داهات و خەرجیەکانی لە چوارچەوەی یاسای بودجە جێ بکاتەوە و حکوومەتی مەرکەزی یەک سندوقیە بێ بۆ داهات ئەم سندوقە بەرپرسیاری ژیانی هەموو هاوڵاتیەکە لە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە لەم ڕێگەیەوە هەر دینارێ هەر دۆلارێ داهات هەبێ خەرج بکرێ بۆ هەر هاوڵاتیەک لە عێراقا هەرێمی کوردستانیش مافی ئەوەی هەیە داوای بکە چ بەنزین بێت چ نەوتی پشپاڵ پشتی کراو بێت چ بودجەی تەرخانکراو بۆ حاڵەتی لە ناکاو بێ چ بودجەی تەرخانکراو بۆ تەندروستی و دەرمان و مەوادی پزیشکی چ خۆراک چ خەرجی سیادی لە هەموو ئەوانە چ تەنانەت موچەی پێشمەرگە کاک حەکیم موچەی زیندانیانی سیاسی موچەی کەسوکاری شەهید معقولە شەهیدێک کەسوکارێکی شەهید وارسێکی شەهید لە هەرێمی کوردستانە 500,000 وەرگێ لە بەغدا و 1,200,000 بێ معقولە کەمەندامێک لە 100 لە هەرێمی کوردستانە 150,000 وەرگێ لە بەغدا 250,000 وەرگێ معقولە هەژارێک ئەوانەی لە خوار هێڵی هەژاریەوە و هیچ داهاتێکیان نییە لە هەرێمی کوردستان 1 دیناری نەیتێ لە بەغدا 400,000 هەبێ معقولە خانشینێک لە هەرێمی کوردستانە دوای 30 ساڵ خزمەت 220,000 دیناری هەبێ لە بەغدا لە 400,000 کەمتر نییە ئێستا خەڵک لە بەغدا داوای ئەوەکە موچەی خانشینی لە 400,000 زیاتر بکرێ بۆ چونکە پارەکە هەیە لە هەرێمی کوردستانە هێشتا ئەم نەعەدالەتیە گەورە هەیە هەرێمی کوردستان کاتێک کە پابند دەبێ بەم ڕێکەوتنانەوە کاتی یاسای بودجە و ئەو بڕگانەی لە یاسای بودجە هاتون وەک خۆی جێبەجێیەکە بەدڵنیاییەوە ئەو کاتە نوێنەرەکانی کورد لە بەغدا لەسەریانە شەڕی بودجەی خەڵکی هەرێمی کوردستان کردن بەڵام تا ئێستا نەیانەتوانی داوای بودجە و مافو شایستەی دارایی هەرێمی کوردستان بکەن هەر یەکسەر ئەم قسەیە ئامادە بوو ئێوە نەوتی خۆتان ئەفرۆشن بڕۆن بە نەوتی خۆتان داهاتی خۆتان بەس وەکو بەڕێز هەندی بێسەگرێ بەسە نەوتەکان لە مەودوو هەموار بکرێنەوە بەس نیوە سۆمەوە بفرۆشێ و ئەوانە کاک حەکیمیان باش یەک خاڵیتر زۆر گرنگە بەڕاستی ئەوانەی ئەم گرێبەستانەی هەرێمی کوردستانیان کردووە لەگەڵ ڕێزما بۆ بیناران زۆر نەزانانە کردویانە یاخود زۆر زانانە بەهۆی بەرژەوەندی ژێر بە ژێرەوە چونکە
نمونەیەم گرێبەستانە لە دنیا نەماوە کە لە سات چلی قازانج بۆ کۆمپانیای بیانی بێ وە گرێبەستەکان بۆ ماوەیەکی زۆر و دوور و درێژ کرابن ئەم گرێبەستانە وەکوارێ فەرز کرابن بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە حکوومەتی عێراقی لە ڕێگەی وەزارەتی نەوتی عێراقەوە لە ڕێگەی سۆمەوە ئەتوانێت پیاچوونەوە بکە بەم گرێبەستانە طبعاً هەرێمی کوردستان خۆشی ئەیتوانی ئەم پیاچوونەوە بکە بەڵام لەبەرەوەی نەیانەهێشت هیچ کەس ئاگاداری گرێبەستەکان بێ نەیانهێشت دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان چاودێری گرێبەستەکان بکە وردبینیان تیا بکە گرێبەستەکان لە دەستێکی نهێنیامانەوە و ئەمە دەرفەتی دایە کۆمپانیەکان بە بەردەوام قازانجکەن و خەڵکی کوردستانیش بەردەوام لە زیان نابێ ئێستا دەرفەتی ئەوە هەیە لیژنەیەکی هاوبەش پیاچوونەوە بەم گرێبەستانە بکە کۆتایی بەم گرێبەستانە بێنێت تەنانەت کا حەکیم تەماشا تەنانە دەکرێت ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا هێندە گەشەی پێ بدرێ هەر گرێبەستێک هەر سفر کەیتەوە بڵێ کاکە تەواو وەکو عێراق مامەڵەت لەگەڵاکەم کۆمپانیاکە بێنی بڵێ چەندت سەرف کردووە لەم کێڵگەیە بڵێ 1 ملیار دلار ئەوە 1 ملیار دلارەکەت و تۆ تەواو وەکو ئەو گرێبەستانەی لە بەسڕان بە کورتی بێزیکە لە موچەخۆرە ئەی خەڵکیەوەی کە دانەمەزراوە دەبێت چۆن سوودمەند بێت لە موجێ یاخود ئەو خەڵکی هەژارێ سەر لە عێراق هاوکاری تۆڕی کۆمەڵایەتیەیە ئەوەی کە موچەیەکی نییە نابێت سوودمەند بێت لە بۆجێی گشتی خەڵکی دینارێکی بۆ ناڕوا لە بۆجێی گشتی کێشەی گەورە ئەمەیە جەنابەت باست کرد بەڕاستی یعنی ئێستا خەڵک زۆری نەچاوی لەسەر موچەیە هۆکارەکە ئەم برسیکردنە گەورەیە کە هەرێمی کوردستان و دەسەڵاتداران خەڵکیان برسی کرد و ئەگەر نا موچە نابێت هەواڵ بێ نابێت جێگەی باز بێ نابێت منەت بێ ئەسڵان حکوومەتێک حکوومەتە بتوانێت بێکاری بەڵە طبعاً بێکاری چۆن بۆ سیاسەتە هەڵە ناشرینەی ڕابردوو نا کە بۆ ڕێکلامی هەڵبژاردنەکان خەڵکی نزیک لە خۆیان و بە پشتگیری خۆیانیان دا ئەمەزران ئەم ستەمەیان دروست کرد کە لە هەرێمی کوردستانە هەیە نەخێر دامەزراندن بە پێی سیستەمێکی عادلانە لە ڕوانگەی پێویستی فەرمانگەکانەوە بۆ نمونە لە تەندروستی پێویستە لە پەروەردە پێویستە لە شوێنی کە پێویستە چاودێری کۆمەڵایەتی بە کورتی بێ وەکو چاودێری کۆمەڵایەتی لە چاودێری کۆمەڵایەتی بەڕاستی لە کوردستان کارەساتەکە حەکیم ئەم بودجەی لە بەغداوەیەت ئەتوانێت بێکاری کەم کاتەوە ئەتوانێت هەموو کەمەندامان بکاتە خاوەنی موچەیەک بە پێی ڕێژەی کەمەندامیان کە ڕێژەی لە 250,000 وەرگێ ئەتوانێت ئەو هەژارانەی کە من خەمڵاندوو من بە نزیکەی 500,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستانە کە لە خواری هەڵیەژاریەوەن بە تایبەت مناڵانی بێسەرپەرشت ببنە خاوەنی موچەیەک بە نزیکەی ئەوەی بەغدا کە نزیکەی 400,000 بۆ خێزانێک و ئەشتوانرێت لە ڕێگەی گەشە بژانەوەی پرۆژەکانەوە ئابووری هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی تازەی بژانەوە. سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم بەخوای گەورەتان سپێن خواتان.